بۆ ئومێد خۆشناو قسەیەکی کرد ئێستا کە لەگەر کەناڵێک ئەڵێ وای نییە کۆمەڵێک گەنجن وەکو ئەوەی بڵێ کۆمەڵ شەڕی منداڵان ینی شەڕی مناڵانە ینی دەبیت ڕوو دەداتن ئەو شتانە لە ئەمژارن کرۆ ئومێد قسەشی لێ بگرەوە براکەم ئەی بەعیب ئومێد ئەمێن یعنی لە شەش ڕەنگی کمشت کەتە میدیا یان ئەوە تا لە بیرمان چوو بیتن بەڵام بیرتە لە 2005 لە بەردەم ئەسواق سیروان بە 20 ئاسایش زیاتر لە هیوا فریاد ڕاستیاندا ئومێد بیرتە لە نەبەست گۆرانتاندا ئومێد بە بیرتە لە دکتۆر پشتیوە عەبدوڵاتان لە بەردەم مچکۆی کوو بە وەحشیگەریدا لە کەمال سید قادرتان چەند بە بێزەرەتیدا لە فەرهاد پیرباڵتاندا کورە بێت دکتۆر کەیانیتاندا محەممەد کەیانیتاندا کورە لە عەلی ئەمە ساڵح و لە ڕابوون معروف لە ناو پەرلەمانی ئەو پەڕی بە ئەخلاقیتان بەرامبەریان کرد کورە لە مامۆستای ئیدریس دیبەگەیتاندا عمری 65 ساڵ بوات بە خۆپیشاندان کورە ئومێد خۆشنە بیتەوەی لە من دەدەی لەو مامۆستایەتان بە شابدا لە بۆ موچەی کورە براکەم ئەیب هەندەشی لێ بگرنەوە ئەوە کە لەسەر عەقڵێتە عەقڵێت لە قوتابخانەی بارزانی ئەو شتە زۆر زاڵە لێدە بەس دەتانێت هیچتان پێێنێت خەڵک دەترسێنن دوو برادران ئەڵێن هەموو زاڵمێک سەواڵەکیە تۆ سێ کە ماڵی بارزانی چێڕابەکی بەرامبەر خەڵک بەکاردەینن بەڵام لەو لە حەشت ئەوە دێمین جارە ئەچی لە ناو سەری ڕەش لێیان دەدا یان میوانە عەزیزە بەعسیەکان یان ئەوە هێزە ئیسلامی ڕادیکاڵەکان سوننەکان چکو لە سونەی خۆ لە سونەی جبووری متەڵەگوانەی نەدایە هاشمی نازەم لەوانەی دایە دیارەوانە کە خەتەرن لە ناو سەری ڕەش لێدە هیچیان نمادرێ مەشقی سەربازیە کورە لۆ چمانەک سەربازی لۆ فازڵ میرانی مەکتەب سیاسی لەوێری بێتە ئەو منتیقەی ئەو جە لە هەمووی خۆشتر مەسعود بارزانی نییە بڕوای بۆ فەلسەفە هەیە دەستێک دەرەقەتی نێ ماچی دەکەم دەچی شانی قەیس خەزعەلی و بە مەسرور و مەسعود ئەبوو ئالائیش ماچ دەکەم لەگە ئەو فەلسەفە کوردیی دەڕۆمە بەڵام بۆ شێروانی بۆ گەنجی هەولێر برا ڕۆچ جەلادەکەن